لە دوای ئەوەی ڕووسیا لە 14 ئازاری 2014دا خاکی کریمای لە ئوکرانیا جا کردەوە، بۆ یەکەم جار ئەمریکا ڕایگەیاند کە بودجەی سەربازی خۆی لە ئەوروپادا فراوانتر دەکات. مایک ماکۆرد بەڕێوەبەری گشتی دارایی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند لە ساڵی 2017دا پنتاگۆن خەرجەکانی بۆ ئۆپراسیۆنەکانی لە ئەوروپادا تا ڕادەیەکی زۆر زیاد دەکات. بودجەی 2017 ئەمریکاش لە تشرینی یەکەمی ساڵی داهاتووەوە دەست پێ دەکات. بەرپرسانی باڵای ئەمریکا ڕایانگەیاندووە ئامانج لە زیادکردنی بودجەی 2017 ئەمریکا یەکێکە لە ڕێگەکانی وەڵامدانەوەی ڕووسیا، بەتایبەت کە ئەو وڵاتە ڕێکەوتنامەی بەکارهێنانی موشەکی مەودامام ناوەندی تێکشکاندووە. ئەمە ڕۆستەی ئەمریکا تەنها دوای مانگێک دێت لە لێدوانێکی ئاشتون کارتەر، وەزیری بەرگری ئەمریکا، کە جەختی کردەوە لەوەی ئەمریکا بەرگری لە بەرژەوەندیەکانی و هاوپەیمانانی دەکات لە بەرامبەر دەست درێژەکانی رووسیادا. لە دوهەمین هەڵوێستی ئەمریکا بەرامبەر رووسیا، جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند پێویستە رووسیا پابەند بێ بە ڕێکەوتنامەی ئاشتیەوە لەبارەی ئوکرانیا و نیمچە دوورگەی کریما بگەڕێنێتەوە بۆ دراوسێ ڕۆژئاوایەکەی. ئەمریکا لە زیاتر لە 150 وڵاتی جیهاندا زیاتر لە 150,000 سەربازی لە ئەرکدایە. دابەشبوونی هێزی زەمینی ئەمریکاش بەسەر بەشێک لە وڵاتانی جیهاندا بەم شێوەیە. لە ئەفغانستان 6,839 سەرباز و لە عێراق 3,550 سەربازی ئەمریکی جێگیر کراون. لە کیشوەری ئەوروپاش 65,000 سەربازی ئەمریکی جێگیر کراون کە بەشێکیان بەم شێوەیە بەسەر وڵاتانی ئەوروپادا دابەش بوون. 37,704 سەربازی ئەمریکی لە ئەڵمانیا جێگیر کراون و لە ئیتالیاش 11,697 سەربازی ئەمریکی جێگیر کراوە. لە بەریتانیا 9,074 سەرباز و لە ئیسپانیاش 2,496 سەرباز و لە بەلجیکاش 1,196 سەربازی ئەمریکی جێگیر کراوە. لە چەند وڵاتێکی ئاسیادا هێزی سەربازی ئەمریکا بەم شێوەیە دابەش بوون. لە ژاپۆن 48,828 سەرباز و لە کۆریای باشوور 27,558 سەربازی ئەمریکی جێگیر کراون. لە ناو وڵاتانی عەرەبیدا زۆرترین سەربازی ئەمریکی لە کۆیتە کە 12,485 سەرباز دەبن. لە بەحرێن 3,400 سەرباز و لە تورکیاش 1,590 سەرباز جێگیر کراون. لە هەریەکە لە قەتەر 613 سەرباز و لە ئیمارات 346 سەرباز و لە سعودیە 338 سەرباز و لە میسریش 263 سەرباز جێگیر کراون. هێزەکانی ئەمریکا لە هەریەک لەو وڵاتانەدا ئەرکی جیاوازیان هەیە. بۆ نمونە لە وڵاتانی عێراق و ئەفغانستان زۆر جار میدیاکانی ئەمریکا ئاشکرایان کردووە کە هێزەکانیان لە هێڵەکانی پێشەوەی جەنگ بوون. لە زۆرێک لە وڵاتانی جیهان هێزەکانی ئەمریکا ئەرکیان مەشق و ڕاهێنانە بە هێزە ناوخۆیەکانی ئەو وڵاتانە. ئەو هێزانەی ئەمریکاش کە لە ئەوروپا جێگیر کراون بەشێکی زۆریان لەو ناوچانەدان کە لە سەردەمی جەنگی سەردا زۆرترین چالاکیان تێدا هەبوو، لەو ناوچانەشدا کە پێشتر یەکێتی سۆڤێت هەژمونی تێدا هەبووە. ئەمەش ئاماژەیەکە بۆ ئەوەی لە هەر ئان و ساتێکدا ئەگەری سەر هەڵدانەوەی جەنگی سار لە نێوان ئەمریکا و رووسیادا هەیە.